برای سیروان روش بیانی جگری پارێزگاری نینەوەی پاوەیەکی ڕاستە خوام دێ شێخان وەربگرین بەحث بکەین برای سیروان گەلک سپاس کوین گەلمەدانە دوێ سەرژمێریەدا داخواساتێکردن وڵاتیان وان ناوچین پرزگرێکل سەر وڵاتیان مادەیە 140 وڵاتیان نینەوە دەشتە نەونەیە کۆب تایبەتیژی پشتی شەڕی داعشێ گەلک گۆڕانکاری بسەرداهاتینە vەگەرنەڤە ناوچەیان خۆ خەڵک دی vê daxwaziye hatîne yan jî hêşta jî ew navçe ne weke pêtivîne ji bo vegera welatiyan. سلااو لە جەنابەت کاشەبان و لە بنێرانی کەناڵ 24 تەبی خۆتان دەزانن ئەم پرۆسەیەکی زۆر گرنگە و بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکان مادەی 140 چەنگ و تۆقلی کوردستانیان لەم ناوچێ بە دیار دەکەوی و ئێمە داوامان کردو لە هەموو هاوڵاتیان کەوا بگەڕێنەوە شوێنی خۆیان و لەوێ ناونووس بکرێن و با بڵێن تعداد بکرێن و چونکە ئەمە پرسێکی زۆر گرنگە لە داهاتوودا تەسیرێکی زۆری دەبێت لەسەر ناوچە کوردستانیەکان و خەڵک بە خۆشحاڵیەوە یعنی بەرەو شوێنی خۆیان دەچێن بەڵام ئێمە لە قەزای شێخان تووشی کێشەیە کاتوینە ئەویش زەرنێمە کە تاکو ئێستا نەگەیشتوتە نا قەزای شێخان نا حیزێرکان ئەلقوش فایدا فإما الاتصال لەگەڵ حسای نینەوە بەڕێوەبەری حسای نینەوە دواتر لەگەڵ بەڕێز کاکسیروان لە وەزارەتی پلاندانان اتصالی لەگەڵ بەغدا کردوکەوە هەرچی زووە ئەمە بگاتە شێخان و ناوچە کوردستانیەکان بەعام بۆ ئەوەی کێشەمان بۆ دروست نەبێن خەڵکەکە ئامادەی خۆیان پیشاندەوەکەوە بگەڕێنەوە شوێن خۆیان و قەزای شێخانیش کە ئێمە باز دەکەین لە ڕووی ئاوەدانیوە کاری زۆر باشیان بۆ کراوە یعنی ئەوێ ئاوەدان و خەڵکەکە ئێستش لەوێ هەر جێگە بوونا بەڵام ڕەغمی ئەوەش ئێمە داوامان کردووە خەڵکەکە لە هەر شوێنێک بگەڕێنەوە شوێن خۆیان بۆ ئەوەی لەم پرسە بێبەش نەبن بەڵاش بەڕێ سیروان پرسیارەکە ئەوەیە ئایا خەڵک بەدەم داواکاریەکەی ئێوە و لایەنە سیاسیە کوردیەکان هاتوون گەڕاونەتەوە پێشبینی دەکرێت ژمارەیەکی زۆر بگەڕێنەوە بەپێی ئەوەی کە ئێوە دەیبینن بەداخەوە خۆتان دەزانیت تەنها کێشەمان لە شنگال هەیە خۆتان دەزانیت چە شنگال ڕەوشی شنگال چۆنە و شنگال لە دەستی غەیری عێراقی و دەیان میلیشیا و قواتی تێدا خەڵکەکە ناتوانن بگەڕێنەوە ئەگینە خۆیان ئارزومەندن بگەڕێنەوە ئەوێ لەوێ ناونووس بکرێن و ئێمە تەمەنامان ئەوەیەکەوە ئەو اتفاقیەکە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی کراوەکەوە مقارنەی سجلاتی 57 بکرێت بەڵام ئەمە ناکەینە ئومێدە بۆ ئێمە ئەمە داوا دەکەین خەڵکەکە هەموو بگەڕێنەوە نەکو لە دواتر کێشەیەک دروست ببێت و وەزی عێراق خۆتان دەزانن چۆنە نەوەک نەکەوێتە بواری جێبەجێکردن ئەو مقارنەی سجلی 57 لەگەڵ 2024 بەسەرەوەی ئەوەش ئەمە داوامان کردو خەڵکەکە بگەڕێنەوە زیاتر کێشەی ئێمە کێشەی شنگالە ئاوەرەکانە خوشکبرانی ئێمە ئێزیدی هەندێکیان گەڕاونەتەوە بەڵام خەڵکەکە خۆی ئارزومەندە خۆیان حەز دەکەن بگەڕێنەوە شوێنی خۆیان کە باس لە ئەلقوش و شێخان و ناحیزێرکان و فایدە ئەو شوێنانە دەکەن ئەسڵن خەڵکەکە هەر لەوێنە خزمەتگوزارێکی باش بۆ خەڵکەکە کراوە خەڵکەکە پێش ئەم ئەحسایەش هەر لەوێن شەجێ بوونا و لەوێ داوامان کردووە خەڵکانێک تر کەوا لەوێش نینە هەر بگەڕێنەوە خزم و کەسوکاریانێ حتا ئەوانەی کە لە دەرەونەش داوامان کردوونە بگەڕێنەوە لە ڕۆژی ئەحسا بڵێ باش ئەی ئەگەر نەگەڕانەوە بەتایبەت ئەوانەی مەسەڵەن ئێوە باسا کرد کێشەمان لە شنگال هەیە چونکە لە دەستی غەیرە عێراقی و هەتا غەیرە یعنی کوردیشە پلان بی چییە بۆ ئەو ناوچانە بەگشتی هەتا لەگەڵ مقارنەکردنی لەگەڵ ئەوەی 57 کرایە خۆی بەحساب ئەمانە لەسەر مەسقەت ڕەسی خۆیان کە نوفوسەکان هیچکوێیە لەسەر ئەوێ حساب بکرێت اتفاقێکی وا هەیە بەڵام ئێمە نازانین تا چەند چونکە بەڕاستی ئێمە ڕەقیبمان لەوێ هەیە هیچ ئەندامێکمان لە بەغدان نییە لەوێ لەگەڵیان بی بۆ ئەوی بزانی ئەمانە لەسەر سجلاتی باو باپیر و خۆیان حساب دەکرێن یاننا اتفاقێکێ لە بینی حکوومەتی اتحادی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمانە ئەوانەی بەتایبەتی کە ئاوارەنە ینی ئاوارەکان خوشکبرانی ئێمە ئیزیدی ظروفێکە بۆ ظروفێک قاهرە هەبوو کە ناتوانن ئێستا بگەڕێنەوە ڕاوسی شنگال بەو نوعەیە دەبێت لەسەر ئەو شوێنانە حساب بکرێن نەک ئەوان خەڵکی تریش ئەگەر بێت و نەتوانی بگەڕێتەوە یاخود لە دەرەوەیە نوفسەکەی
دنير مستمسكات خوان دن كطلبيه ياخذ نخوشه امانه محسوب ذكرين بلام كيشي متنا اواركانا حكومه عراقيش برياري او يعني او هدايه امانه لسر نفوس خوان مسقط راس خوان هجمار بكرين بلا باشا هەر لەگەڵ ئەو پرسیارش یعنی لەناو پرسیارەکان خانەی تایبەت بە ئاوارە هەیە چکە تەخۆچینێکی زۆرن ئەوانەی کە ئاوارن لە ناوچەکانی خۆیان نین یعنی لە کاتی پرسیارکردن بەسەن بۆ نمونە ئەوەی تو باست کرد چۆن لەسەر شوێنی خۆیان تومار دەکەن ئایا ژمارەی خانوویان معلوماتی گەڕەکەکان بدەنە بژمێرەکانیان بە شێوازێک بیکەن بۆ نمونە کەسێک لە هەولێر دەژی یان لە دهۆک دەژی بەخۆی ئاوارەیە لە شنگال هاتووە لە کەمپ نییە بەڵێ ئەمانە هەموو ئەژمار دەکەن خانەکان تێدا سەبەبی تو لێرە مەسەن لە هەولێر بۆ لێرەی مەسەن هاتنت بوشی لێرەیە دەڵێ مەسەرە من ئاوارەمە لە کاتی شەڕی داعشدا من دەرچوومە لە شوێنی خۆم نەمایمە ئەمانەی هەموو تێدا معلوماتەکانی تێدایە بەڵام من دەڵێن لە داهاتوودا ئایا لە بەغدا ئەمانە حساب دەکرێن یاننا چی دەکرێت بۆ ئەوە حساب بکرێ ئەوە وەکو عەرەب دەڵێ لكل حادث حديث بەڵام ئێمە نابێت چاوەڕێ ئەوە بکەین ئەمە هاندێک خەڵکەکە بگەڕێتەوە هەر چۆنێک بێ بۆ ئەوی مەجای ئەمە نەدرێ کێشەیەکمانی شە بۆ ئێمە لە مەخمول لە بەیانیوە خەریکی ئەو کێشەیە بوونە بەڕاستی 6 گوند لە ناحیەی دیبەگە ئەمە 2 ڕۆژە ئێمە لەگەڵ مدیر حسای نینەوە لە خەڵکی خەڵکەکە هەموو گەڕاینەتەوە حتاکو ئێستا ناوی یەک کەسیان تۆمار نەکردبوو لەگەڵ بەڕێز کاک سیروان قسەمان کرد ساڵی بە بەغداوە کرد تازە بە تازە تیمەکانیان نردووە ناوەکانیان تەجلیلەکەن ئێوان هێشتا بسمیلایە لێرە وا کێشەمان بۆ دروست دەکەن ئەی دەبێت دواتر چمان بۆ دروست بکەن ئەو کێشەیە بۆ 20 مانگ ئێوە پێشبینی دەکەن گەورەتر بێ بۆ نمونەیەکت بۆ دێنەوە بەڕێسیبان لە کەرکووک تابلێت هەبووە ئیشی نەکردووە ئینتەرنێت خراپبووە سیستەم تێک چووە ئەم پێشبینیانە چون ئیشی لەسەر دەکرێت چارەسەر بکرێ والله ئێمە پێش ماوەیەک تەبێ ژوورە عملیاتمانیشە لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز کاک سیروان قسەمان کرد چکە ئەو بەڕاستی زیاتر لەگەڵ بەغدا لە ساڵە مرکزیەکە حتا ئێستا یوزەرنێمەکە لاپتۆپەکە نەگەیشتوتە نەشێخان نەفایدە نەزێرکان تلکێ یعنی ئەگەر وەزعەکە بەو نوع بڕوا و چارەسەری نەکا حکوومەتی اتحادی سەرژمیراری لە ناوچە کوردستانەکان و هەرێمی کوردستانیش نابێتە چونکە ئەمە زوڵمێکە دەکرێت لەم ناوچانە بەڵام ئێمە با پێش ئەحداث نەکەوین وعدی ئەوەیان داوە کە چەند سەعاتێکی تر ئەمانە بگاتە دەستمان ئێمە وەکو شێخان فایدە و ئەڵقوش و ناحیە سێرکان بڵێ بەڕێز سیروان ڕۆژبەیانی جێگرێ پارێزگارێ نینەوەیە پاوەکە ڕاستە خۆی شێخان گەلمە دەبوون گەلک سپاس بووە